لباشور روجاوای سویده باجار تبوری یک و ناسکیه وکه پایتخت کلتوری و به مزنی خود دومین باجاره ای سال بوناوندا سالیادا مصطفی بارزانی که دنیا هجان که دولاب گران که دنیا هجان که دولاب گران او بردانی که گراب و شرکشان او بردانی که گراب و شرکشان آهنگا که ریخراوا پارتیا دموکراتا کردستان یا باجار یوتیوبری آمدکاری نوی کربون وکه گلک جارن دنجی بشدارن وفاداریا خواج جانگورن آزادی رجبیر نکرن. سدو دهمین سالیادا بارزانی لور بگلک آوایان هات دربرین. بشداربونا زاروکان کیف خوشی آوان و جل نوان ین نتوی رنگکی تایبت ددانه جینگه آهنگه. هلبستین بکردی و بزمان دن ددریجی آهنگه ده خودی جهکی به هفرک بون. ای بارزانی لگل تاین چون بنار لگل لوت کدایا لگل تاین چون چاود لگل سرنج دایا هناست لگل سیتایا دنگت لگل گروتایا لگل تاین چون خنجرکد لگل تایا لگل تاین ای بارزانی موك ريخراوي يوتيوبوري بفرزاني كو افرو يادا 110 سالا مصطفى بارزاني سروك نتوي گلي كرد بيروس برزو بيروس راگرين به آماده بونا چندین هزولایان سیاسی کرد کردستانی و کمالین کردی لوی شاری یوتیوبری. نونر حزب دموکراتی کردستانی ایران نامه که پیروزباهی خوند و هفکاریا هزین سیاسی کرد و کردستانی لیتوبوری به گوتاره که هفبش چند جعالیین کسایتی بارزانی ببیرانی. قربان بیگمان یادکردنەوەی ڕەمزێکی زۆر گەورەی وەکو بارزانی نەمر قوتابخانەیەکی گەورەی کوردایەتی بوو نەک تەنها لە باشووری کوردستان بەڵکو لە هەر چوار پارچەکەی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا یعنی یەکێک لەو ڕەمزانە بوو کەوا توانی کورد بە هەموو جیهان بناسێنێ کە مستەفا بارزانی لە ڕێگای ئەو لەو ڕێ پیرۆزەیەوە کەوا هەردەم داواکاری ئاشتی و گفتوگۆ و تەبایی و برایەتی پێکەوژیان بوو لە ناو عێراقا و لە هەر چوار پارچەی کوردستاندا. جبر که ده آهنگ ده بشدار جسرانسری کردستان هبون ندبو که روشا سیاسی هستیار لسرانسری کردستان دبر چاوان را درباس نبه. در روزن وها تنگ و زحمت ایگو ملت مروتر درباس به پر گرنگ شخصیت کی وها رول کی وها دور کی وها ده گمرو بین بیرا خوشبونی جه هسته بگره و هر وها خبات بدو من و بشوپینه لسریا این وها د رولکی پرمزن د تفګر ازادي خوازي کردستان سر و برد لیستیا یعنی مرو د کاری بهجه بو سمبولا برخدان کار و خبات د سیا 5 سالی ده هر خورتک هر قیزه کی ما بهجه به از 5 سالی همه امکان خو د بر وی ملت کار بکم وقت چاوا نمر برزانی کی د باوریا من د کردگین قزنجکه گوتارک بناو انجمن اجتماعی کردین سوریه هات خوندن و یک جی بناو الپارتی و ایشو آرازوین روجاوا آنی نزمان. گلکی گرنگ نبس جبو کردی روجاوا جبو کردین هر چهار پارچه کردستانه یعنی برزانی رمزک جبو کردایتی او ایناک خبات و کاری خو همی کر جبو گو ناوی کردا هر و هر پیش بکوی و جبو ولاتکی کردستان یعنی کردستان که سر بخوا آوا ببی و جیان خو و خبات خو همیش بو ویتشتی بردوام کر یعنی حتی روجا داوید جیان ایدا. لگور دربرینا گلک بشداران گاوکو پارتیا دموکراتا کردستان آهنگ که وصال دار دخه نای ویمانه که ریبازا ملا مصطفی بارزانی سامانا رنگ کی سیاسیه یان جی ملک بشکی کردستانه. والله ما لروجي لدايك بينا ولا بغا بينا هر زانين كرد وخباتي
کورد بەرزانیە یعنی ئێمە هەر بەوە گەورابیینە بژم زۆربەی خۆمان هەروەوە گەورابی من هەر بەناوی کوردستانمە بە بەرزانیە ناسی یانێ خەبات بە بەرزانیمانە ناسی بەنەمەر مولە مەستەفا بەرزانی گەورە ملا مستەفا خوێندەوار و سیاسەتمەدار و شێڕژێر و پێشبەرگە ناو سەنگەری کوردایەتی بوو سادە و ساکار لە پۆشاک و پێخەف و خۆراکیدا برێخت دەڵێ ئەوەی لە ڕاستی نەگات جێلە ئەوەی تێشی دەگا و خۆی جێل دەکات ئەوە تاوانبارە مەلا مستەفای بارزانی مردووی زیندووە لە ڕەوت و فەلسەفەی کاژیکە وا هاتووە کە ساڵی 1942 دامەزراوە ئەوەی کاژیکی بە سەروەری گەیاند میلەتی کورد خاچی کوردستان گەورەی مەلا مستەفا بۆمە وەک کوردی لبنانێ بەرزانیە نەمر ئەو ئەنسانێکی مقدسە نابێ وینا بە کوردایەتی هاتی گرێدان ji roja got me jiyana xwe dîtiye em ser hezkirina serok Barzanî rabûnin ji ber got ji xeynî wîna ew qaedê me bû serokê me bû ji wî pêv kes tune nebû yanî me nebihîst navê kesî hîna ji ber got em di welatê xurbetê de bûn. Partiya Komûnîst a Iraqê goterek bi erebî xwend û bi navê Federasyona Komeleyên Kurdistanê li Swêdê دکتۆر ئەرشەد ئاخەفتنە کرد. سڵاو لە گیانی نەمری بارزانی پێشمەرگەکانی ئەوانەی بە خەبات و تێکۆشانی بێوچانیان ڕێبازی ماندوو نەبوون و نەوەستان هەتا گەیشتن بە ئامانج یان لە تێکۆشانی ڕاستەقینەی کوردایەتیدا هێنا کە ئەویش ڕێبازی بارزانیە. هەزار سڵاو لە هەڵویستی دلێرانە و جوامێرەنتان، هەزار ڕەحمەت لە ژیانی پاک و بێگەرتان، مەزارتان پڕ لە ڕووناچی بێت. وزیر بره یه حکومت هریما کردستان تاها برواری د درباره هنک آلیین کسایتی نتوی یا برزانی دا آخافتن کر لیکیشین پروسه سیاسی عراق اجبیر نکر. هنرێکی گەورەیە بۆ بارزانی دوای 34 ساڵ لە وەفاتی کە من بەڕاستی بارزانی بە مردوو نابینم ڕاستە بە جەستە ناومان نەماوە بەس وەکو فکرە ئەمڕۆ ئینسان هەز بە فەراغی فکری و فراغی ئەو ڕێبەرایەتی بارزانی دەکاتن لە ناو کوردستانی عێراق. با ئێمە تەماشای وەزعی ئێستای خۆمان بکەین. چەند حزبمان هەیە، پەرلەمانمان هەیە، ئیتر نەوتمان هەیە، کۆمەڵیشتمان هەیە. ئایا توانیمانە ئەو یەک ڕێزیەی بارزانی لە زاخوو تا خانەقین درستی کرد؟ ئەو مبلیزەی کە ئەو درستی کرد لە کاتی شۆڕەشی ئەیلولا، ئەو گەڕانەی ئەو لە ناو خەڵکی کرد، ئەو عەدالەتی ئەو درستی کرد. ئێمە ئێستا ئەتوانین ئەو شتە بکەین؟ هەر هەمومانەوانی ڕەخنا لە بارزانی نەمریان دەگرت. بداهان بروسک و نامەیەن بلند نرخاندنê ji hêla hêzên siyasî yên Kurdistanî û yên Iraqê ve hatine xwendin. Li ber mûmên geş û gulên rengîn ahenga saliyata Barzanî bi dawî anin. Çiya digirî dixwaze tu vegere Çiya digirî dixwaze tu vegere Ew xenceraya got teştîl pişta kesî nagere Hespê spî di tewlê dal siware xwe digere Digrî çiyayê dixwaze tu vegere